ئێستاش لیژنەیەک پێکێنراوە بۆ هێرشکردنە سەر کێڵگەی گازی کۆرمۆر کە بڕیارە لە ماوەی 48 کاتژمێرە لیژنەکە راپۆرتی خۆی ڕادستی سەرۆکوەزیرانی عێراق بکات. بەڵام من مەبەستمە کە گفتوگۆ زیاتر لەبارەی هۆکارەکانی پشتی هێرشکردنە سەر کێڵگەی کۆرمۆر بکەم لەگەڵ بەڕێز شاهۆ قەرەداغی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە ئیستانبول لەگەڵما. کاک شاهۆ زۆر بەخێر بە سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم. کاک شاهۆ سەرەتا مێر بپرسم کە ئامانجی هێرشکردنە سەر کێڵگەی گازی هەرێمی کوردستان کە گەورەترین کێڵگەیە چییە؟ سڵاوتان لێبێ سڵاو لە بیلەرانی خۆشەویست گروپە چەکدارانەی کە لە عێراق ئێران چەندەها ساڵە وەبەرهێنانیان تیاکات میلیشیا هەیە 30 ساڵە یا 20 ساڵە یا 2 ساڵە وەبەرهێنانیان تیاکات چەکیانەیە تێ ڕاهێنانیان پێکات بێگومان ئەم وەبەرهێنانە بۆ کاتی پێویستە بەکاریان بێنێت کاتی پێویستکەیە کە ئەوێ پەیامەکانی بگێ عێراق یاخود لە یادی دەرەوە بەڵام لە ناو خاکی عێراقا بۆنمونە ئێستا ئەم هێرشانەی سەر ژێرخانی وزە لە هەرێمی کوردستان دوای چەند ڕۆژێ بوو لەوەی کە هێرشیا کردە سەر ژێرخانی ئابووری سەر باشی کردووە بۆ خەڵکی کوردستان. بەڵێ باشە ئەم جارەیش کاک شاهۆ دەنگت باش نایەت با من پرسیارێکت ئاراستە بکەم. کاک شاهۆ ینی ئەوە نزیکەی 10 مانگ دەبێت بە بڕیاری حکوومەتی عێراق ینی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان ینی جێبەجێکرا و تا ئێستا هەرێمی کوردستان نەوتە ناردە ناکە و ئێستاش لە ڕێگای گروپە چەکدارەکانەوە لە گەورەترین کێڵگەی گازی سروشتی دەدرێت لە هەرێمی کوردستان. ئامانجی ئەمە چییە؟ هۆکار چییە؟ ئەمانجی ئەوەیە لاوازکردنی هەرێمی کوردستانە بە پلەی یەکەم دوو کەس بیر نکاتەوە لەوەی بتوانێت بەهێز بێت لە ناو عێراق یاخود هەرێمی کوردستانە هەم عێراق بەردەوام پێویستی بە ئێران بێت کە ئەمە یەکێکە لە ئامادە سەرەکیەکانی ئەم میلیشیانە کەس نەتوانێت لە ناوخۆی عێراق پشت بەخۆی بەستێ لەلایەنی وزا لەلایەنی کارەبا لەلایەنی غاز بەردەوام پێویستیان بە ئێران ئەمە کاک شاهۆ ئەمە ئەبێت بمبووری هیچ دەنگی تۆ نایەتە لای ئێمە بەڕاستی من سوپاسیابان دەبوون تەکەم لەگەڵمان بەڕێز شاهۆ قەرەداغی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە ئیستانبول لەگەڵم بووی دەستخۆش.